ذكر الشيء لو ذكرنا الذكر عند الخروج من المنزل ذكري درتون لمال يعني سبحان الله إسلام كمان أو عند الشاملة أو عند باكا أو عند تواوا هیچ شتێکی بۆ بەجێ نەهێشتوین إلا شتێکی لەسەر بۆ باس کردوین وإلا ڕێنماییشی کردوین وإلا ذکرێکی فێر کردوین تەنانەت ئەوەتە ذکری دەرچوون لە ماڵ کاتێک ئینسان لە ماڵ دەردەچێت سنەتە ذکر بکات کە ئەم ذکرەیە کە بڵێ بسم الله توكلت على الله بسم الله وتا أي خواي پروردگار بناوی تۆ توكلت على الله أفوض أمري إلى الله فوضت جميع أمري إليك يا الله أي خواي پروردگار بناوی تۆ من لە ماڵ دەردەچم وهمو كاروبارم همو جيانم مالو منالم خانوم سروت سامانم تنيا وتنيا تسليمي تو دكم لا حول ولا قوة إلا بالله هیچ هێزو دە سەڵاتێک هیچ قوتێک هیچ کەسێک نییە بتوانێت خۆم بپارێزێت کە کاتێک لە ماڵ دەردەچم بە سەلامەتی بگەڕێمەوە یا ماڵ و مناڵەکەم لە ماڵ بۆ بپارێزێت یا خانۆکەم و سەرۆت و سامان و مەعیشەتم و مەصالحم بپارێزێت إلا تۆ نەبێ ئەی پەروەردگار بۆیە سنەتە ئینسان دائما خۆی بێهێز نیشان بدا بێتوانان نیشاندا هەموو قوتێک دە سەڵاتێک هەموو بۆ لای خوای پەروەردگار بجێڕێتەوە بەخوا هیچی بە ئازای من و تۆ نییە